ئەمانە چەند ژنێکن کە هەریەکەیان سەرقاڵی کارکردنن. ژنان و کچان لە ئێستادا دەیان کاری جۆرا و جۆر دەکەن، وەک خۆیان دەڵێن دەیانەوێت هاوکاری خێزانەکانیان بن بۆ بەدەستهێنانی بژێوی ژیانیان. کارگی خەچی خانم کۆمەڵێک خانمی لێرە کارەکەین لە ناوسازی و ناوشکێنە و هەروەها کولێرەمان هەیە و کەلانەمان هەیە و بەشی نانی تیریشمان هەیە. لێرە بەشێکی زۆری خانمان لێرە کار ئەکەن و زۆرینەی کارمەندەکانمان خانمن و سپاس بۆخوا هەلێکی کاری باشە بۆ خانمان کە لێرە کارەکەن و زۆرینەی دەستی ئەوەی ئێرەش هەمووی خانمن بە حکمی ئەوەی خانمان زیاتر لە ئیشی هەویر ئەزانن لەبەر ئەوە خانمان دەستڕەنگینن لێرە و کارەکانیان لێرە بەڕێەکەن و هەروەها هەلی کار بۆ خانمان لە ئێستادا سپاس بۆخوا زۆر باشە چکە هەندێک لە کارگە و کۆمپانیەکان کراونەتەوانێک کە زۆرینیان خانمیان تیامەش هەلێکی باشە بۆ خانمان کە بتوانن کاری تیا بکەن کە تۆ هەلی کارتە بۆ ئەتوانی زیاتر خانمانیش بێنە دەرەوە کار بکەن و زیاتر لە ئیشی هەویری خانمان زیاتر باڵادەستن وەک لە پیاوان لەبەر ئەوە زیاتر هەلی کار بۆ ئافرەتانە گونجێت. لە مانگی ڕەمەزانیشدا دەستی کارکردنی ژنان بەردەوامی هەیە بە دروستکردنی نانی تیری و ناوساجی کە لەم مانگەدا زۆرترین خواستیان لەسەرە. ژنان هاوشانی پیاوان ئیشەکەن، ئافرەتان زیاتر کارەکەن بە بۆنەی بەر و دۆخی ئێستاوانێ نانساجیە و کەلانەیە و ناوشکێنەیە و نانەکان و بڵێ سەمون و شیرینی و ئەوشتانە بڵێن بە تایبەتی نانساجی خواستی لەسەرە. لە مێژەوە ژنان شان بەشانی پیاوان کاری خۆیان کردووە و لە ئێستاشدا لە ڕێگەی کارکردنیان لە کارگەکاندا توانە وزەی خۆیان پیشان داوە، هەوڵیان داوە بە دەستی خۆیان پێداویستیەکانیان پڕ بکەنەوە بە کۆمەلگا بڵێن ژنانیش خاوەن بەهرن. هێژین لەتیف، گەلی کوردستان، سلێمانی.